پرۆسەی دەنگدانی تایبەت لە سلێمانی بەڕێوە چوو. سەرەتایکردنەوەی بنکەکان بۆ ماوەی نیو کاتژمێر بێ گرفت دەستی پێکرد. دواتر پێچەوانەی ڕێنماییەکانی کۆمیسیۆن بە شێوەیەکی بەرچاو موبایل برایە ناوەندەکانی دەنگدان بۆ گرتنی وێنەی دەنگدان. بنەژوورەوەی چەک و ڕیکلامی کاندیدەکانی حیزبی دەسەڵات بە ئاشکرا دەبیندرا. پەیمانگەی کوردی بۆ هەڵبژاردن دەڵێ چاوسورکردنەوە و فشارکردن لە دەروی بنکەکانی شەبووە و کەسانێک 45,000یان پێدراوە لە بەرامبەر گرتنی وێنەی دەنگەکانیان. بەداخەوە ئەوەی کە حساب بۆ کۆمیسیۆن ناکەوەی حساب بۆ یاسانەکە حیزبی دەسەڵاتدارە و ئەوەشی کە لێرە لە فەرمانبەرە بەشێکی سەربەدەسەڵاتە. ئیتر ئایا ئەوانە کە بەبەست وایان کرد ینی بڵین کارمەندەکان من حەقی خەڵکی ترم نییە ینی یا لە نەتوانینی خۆیان بوو لە هەندێک بنکە بیستومانە ویستوانە سکاڵا تۆمارکەن و توانە ناتوانین ئیمزای بکەین چکم بەڕاستیم لایەنەکەی خۆمان لێمان قوبوڵ ناکە لێ بچین بۆ بەغا شاید بین و تووشی لێ بیچین و نانبڕین و بەڕاستی تۆڵەکردنەوە بینەوە لەلایەن حیزبی دەسەڵاتدارەوە. ئەوەی کە بەڕاستی و خوڕقاتی بەیانی ڕوویدا تا سەعات دەونی و حاڵەتێکی زۆر نەخوازراوە بوو بەڕاستی دەسەڵاتی لە پشتەوەیە بە شاراوەی ئەیان کرد. بەڵام خۆتۆ کابرا هەندێک حرەکە کاوی نەکات چرکەی مۆبایلەکەی یە دوو هەش و چرکەی مۆبایلەکەی نات ینی هەیە داڵێکی بەسەر شانەوە ینی یەک داڵێکی بەسەر شانەوەیە یەک ڕسمیینەکە یەگرێ ئانی ئینسان بجاری وایە پرسیار لە خۆیەکە باشە ئەمە چ پێویستەکە ینی ئەمە لە ژێ بێت لە ژێر چ ترسێکاوێ لە چ ینی وێکی هۆکارێکی تۆقێنەر وای لێ کرده بێ کە ئەم بێ ڕسم بگرێ بۆ سەرەوە نانا پێی دراوە 45,000 پێدراوە تۆ دێوە کارتێک و 45,000 بڕ دەنگمان بۆ بە هەیە دەنگیان بۆ داهەشە ینی بەڕاستی سەیرە ینی کابرا ئەگەر موچە خوراوە بێ ئەگەر موچە دزراوە بێ بەلای کەمەوە نزیکە 45 موچەی دزراوە 45 موچەی خوراوە 45 موچەکە نزیکەی 50 ملیۆنەکە یا کەمترەکە کابرا 50 موچەی خوراوە بە 50,000 هەڵە خەڵەت هەیە ئەمە کارەساتی کۆمەلگەی ئەمە بەداخەوە و ئەمەشی کە ئەمڕۆ ڕوویدا لەم قوتابخانەیە هیوادارین لە ڕۆژی دەنگدانی گشتی دووبارە نەبێتەوە. بەشێکی تر لە گرفتەکانی دەنگدانی تایبەت نەخوێندنەوەی پەنجەمۆر بوو لە ئامێرەکانی پیکۆز و بەشێک لە دەنگدەران بۆ هۆیەوە لە مافی دەنگدان بێبەش بوون. ئەوانش کەسانێک بوون تۆماری بەیامەتریان هەبووە بەڵام ئێستا گرفتی نەخوێندنەوەی پەنجەمۆریان هەبووە. گرفتی پەنجەمۆر هەیە نایخوێنێتەوە ینی هەر لەو بنکەیەوەی لەو ژوورەیە کە لەو مەحەفەیە من ئاگامرێتی 5-6 تاکتە نەیخوێندێتەوە. بەڵێ هەیە 4 جار هەوڵیاوە نەیخوێندێتەوە مەگەر دوانیۆڕۆ بێت هیانە پیان وترا دوانیۆڕەوەرەوە شتی کەشیان بەکارێ ناوە بۆی بەڵام نەتیجە هەر نەیخوێندێتەوە. بەڵێ وڵی ناڵم گشتی تەجروبەی کەمە هەیە منیش جۆ لێ ناگرێت خۆ تۆ جاری هاڵێ موبایل مێنە ژوورە و بەڕەقیش جواب دێتەوە. یەکێتی لەم سنوورە بە ئاشکرا فشار و چاوسورکردنەوەی هەبووە لە دەنگدانی تایبەت و وەکو دەوترێت سەرپێچێکی زۆری یاسایی کراوە لە کاتێکدا دەنگدان پرۆسەیەکی دیموکراسیە و بەپێی یاسا و ڕێنماییەکان فشار و چاوسورکردنەوە لە کاتی دەنگدان قەدەغەیە. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.